خۆشحاڵم کە ئەمڕۆ لە بۆنەیەکی گرنگە، بۆنەیەکە لە سەراستی گیانە ساڵ بە ساڵ گرنگی و هەمێتی زیاتری پێدرێ و ژمارەیەکی زیاتر خەڵک لە دەوری خۆی کۆکاتەوە. لە ڕاستیە گەر ئەوەی چی لێرە دانیشتووەشی کە لە دەرەوەی لەگەڵ بینەری ڤیدیۆیەک بێ یان چالاکیەک بێ پێم وایەن ئەگەر سەردەمێک گوتمان بێ 80% ئێستا پێم وایە 99% بە زیاتریشەوە هەمومان پەیوەست کراوین بە تەکنۆلۆژیاوە، چی خۆمان خواستی خۆمان بوو بێت، چی ڕۆژگار و ڕۆژانی داهاتوو پەیوەستمان بکاتەوە بە تەکنۆلۆژیاوە. بۆیە میشەوتومە نەوت ئەگەر 99% یان 90 بەرەوسەرەوە داهاتی عێراق و هەرێمی کوردستانی پێکێنابێ بەداخەوە 1% ئێمە ئاگاداری سکتەری نەوت بووین. ئێستا لە هەرێمی کوردستان بە جیاواز لە سکتەرینەوە، سکتەری تەکنۆلۆژیا و بواری تەکنۆلۆژیا ئەگەر 99% پەیوەست کرد بێ بەخۆیەوە وردە وردە ژمارەکانی پەیوەستبوون بە تەکنۆلۆژیا چەندە زیادی کرد بێ، خواستی تەکنۆلۆژیا چەندە زیادی کرد بێ، ئەوەندەش گەنجی کارامە و گەنجی ئەکتیڤ لە نێو کۆمەڵگەیەمە شارڕۆژ بە ڕۆژ زیادە بێ بۆی بتوانن کارا و کاراتر بن بۆی بتوان دەست پێشخەریەکی کاری نوێوە دەرفەتێکی نوێ لە نێو بازاڕی کارا بڕەخسێنن. من سوپاسی هەرێک لەم میوانە بەڕێزانەکەم کە ئەمڕۆ لە پانێڵ بەشدارن لەگەڵ منە کە زۆر بەڕێز کاکی وافەندی سەرۆکی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری حکوومەتی هەرێمی کوردستانە، وەروەها بەڕێز گۆدار ئیبراهیم بەڕێوەبەری گشتی کۆمپانیای ئەورۆسۆفتە و بەڕێز شەماڵ سەباح کە جێگری بەڕێوەبەری بەشی تەکنۆلۆژیای زانیاری لە زانکۆی کوردستان وەروەها دەست پێشخەری کارە. سوپاسی سێ میوانەکەمەکەم بەشێک لە پرسیارەوە من بەشێک تێڕوانی خۆم حازر کردبوو بۆی بتوانم لەگەڵ میوانانەدا گفتوگۆی لەگەڵ بکەم. بەڵام هەمیشە من لە پانێڵەکانمان دوو خاڵ بەلامەوە ئەساسیات بووە کە ئەوەندەی کە لەگەڵ پانێڵستەکانە تێکەڵ بم و بتوانم ئەو پرسیارانەی کە لای ئێوەیە دروست بووە لە ڕێی ئەوانە وەڵامێکمان دەستکەوێت، ئەوەندە نەچمە ناو قەیدی پرسیارگەلێک کە دروستکرا و بێیان بمانەوێت بە زۆر بیسەپێنین بەوەی کە وەڵامێکم دەستکەوێت. بۆیە هەوڵە دێن گفتوگۆکە بۆ ئاراستە بێ کە جوابێکمان دەستکەوێت و پرسیارێک بێ کە لای ئێوە بوو بێتە جێگای قسە لەسەرکردن. و بابەتی دوم پەیوەستبوونە بە کات، هەرچەندە برادران دواکەوتن لە تایمی کاتەکە ئێمە، بەڵام ئەوەی کە دیاری کراوە بۆ ئێمە ماوەی یەک کاتژمێرە، من هەوڵە دەم لەگەڵ میوانەکانمە پابەند بین بەو کاتەوە و ئەو کاتەشی کە دیاری کراوە گفتوگۆی لەسەر بکەین. هەمومان کە پرسیارەکەین بۆی کە بۆ ناچینە پێشەوە یان گرفتێکەیە لە بەرەو پێشچوونمانە، ڕاستەوخۆ چاوێکمان ڕاتە لای حکوومەت. ئایا حکوومەت چی کردووە، چی پێکرێ بۆی بتوانێت گەنجێکی کورد پرۆژەیەکی تەکنۆلۆژیای خۆی، پرۆژەیەک لە بواری بزنسی تەکنۆلۆژیا باتە ئاستێک کە بتوانێت بەلایانی کەم لە نێو کۆمەڵگەی خۆیان استیجابەی بکرێەوە قبوڵکراو بێ، چی جایەوەی کە بگاتە دەرەوە. بۆیە کە پرسیارەکە لە کاکیواوە دەست پێ یەکەم کە بەڕێزیان هەم بەرپرسیارەتێکی حکومی هەیە و هەروەها گەنجێکی چالاکەوە یەکێکە لەوانەی کە هەمومان شانازی پێوەکەین کە ئەو پرۆسەی دۆمین لە هەرێمی کوردستانە کە باسی کە ئاردیە کرێ هەمیشە بێ کاکیوامان لەبیر بێ، بەڵام ئەم ڕۆی خێنە بەردەم بەرپرسیارەتێکی زیاتر. ئەوش باس لەو پرۆسە و هەنگاوانەیە کە لە بواری تەکنۆلۆژیا لە هەرێمی کوردستان لەلایەن گەنجانەوە ئەنرێ کە ئەو بۆ خۆی تا چەند ئاگاداری ئەو هەوڵانەیە و هەروەها چی کردووە، ئەوێ چی بە حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ بە تایبەتی لە گۆڕانی و تەغییری کارنامە و کابینەیەکی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە. بۆیە پرسیارانە سێ پرسیارە، بەڵام من هیوادارم کاکیوا بتوانێت ئەو وەڵامانەمان بداتەوە کە بۆتە جێگای پرسیار لایەوە زانیاریەک بێ کە پێمان وا بێ وەڵامێکە لای حکوومەتەوە هێشتا کاری لەسەرەکرێەوە کرێ ئەمە ڕۆژانی داهاتوو سوودی لێ وەرگین. فەرموو کاکیوا. ڕێستێ کاک شەمەلگیان، پێش هەموو شتێک بە خێرهاتنێکی گەرمی بەشداربووانەکەم ئەوانەی کە بە ئۆفلاین لێرە و بە ئۆنلاینە دەرەوە سەیر بکەن ئەگەر بگوازێتەوە لەگەی پەریسکۆپ ئەوانەوە. نازانم ئەگەر دەنگم تاوە لایەوە برادران گیان دەنگم بەرزکەم بخۆم هەستەوە باشتر ئێستا با حەزەکەم لە دایمەن کە باسی بەکارهێنانەوەی تەکنۆلۆژیا دەکەین بۆ بابەتێکی تایبەت، حەزەکەم چوارچێوەیەکی یەکەم جار بینێ سەرکەن. ئێمە کوردستان با بڵێن ئێمە کیانێکی نیمچە سەربەخۆین لە جیۆگرافیکی زۆر زەحمەتدا. تەکنۆلۆژیا لە توولی تاریخ هۆی سەرکەوتنی وڵاتە بچووکەکان و قەپاتکراوەکان بووە. سەیرکەن لە جەنگی جیهانی دووەم بەهۆی تەکنۆلۆژیا و وڵاتێکی بچووکی شاخەوی هەمووی کە دایمە لەبەر دەم بۆ مەلەرزەوانە بووە توانی شوێنێکی وەکو پێڵ هابە هیم کات بە بۆمباران بکات و بێتە هۆی یانی لە ڕووی تەکنیکیوە
دەستکەوتێکی گەورە بۆ یابانیەکان کە بتوان ئەو هەموو مەجاالە ببرن و بتوان لە دەوڵەتێکی زەرهێز بدەن یان سەیری وڵاتی وەکو سینگاپۆر بکەن قەتار ئیمارات ئەوانە هەموو پێشکەوتیان لە ڕێگای تەکنەلۆژیا بووە کەواتە بۆ ئێمە وەکو کورد بەکارهێنانەوەی تەکنەلۆژیا زۆر گرنگترە تەنانەت لە هەبوونی هێزی پێشمەرگەش و لەو هەیەش ئێوە پێشانگەن حکوومەتی هەرێمی کوردستان چی کردووە من هێشتا دڵنیانم دەنگم تەواو دێت سیرکەن بۆ ئەوەی ئێوە وەکو ئەنترپرنۆرس یان ئەوانێک کە دانەوێت لە کوردستانە وەکو ستارتاپ دەست بە ئیش بکەن چ گرنگە ئەبێ یەکەم جار ئەو بیئەیە بڕۆخسەت کەوێ بتوان ئیشی تدا بکەن حکوومەتی هەرێمی کوردستان لە هەر هەشت کابینەی ڕابردوو هەتا ئەو کابینەیە و هەتا ئەو لە حەزەیە کە قسەش ئەەکەم ئەو کێشەیە هەر هەیە حکوومەتی هەرێمی کوردستان لە مستەوای قیادەی سیاسی لە گرنگی بەکارهێنانەوەی تەکنەلۆژیا بۆ شکاندنی ئەو جیۆپۆلیتیکە زەحمەتێکە کوردستان هەیەتی سەرکەوتوو نەبووە و هەتا ئێستاش ئۆرگانێکی تایبەتی بۆ خزمەتگوزاریە دیجیتالەکان دروست نەکردووە کە بتوانێتن لەو بوارەیە بەکارە ئیش بکەن ئەوەی کە فەرمانگەی ئێمە کردوێتی لە کابینەی هەشتم و هەتا ئێستاش ئەوەیە ئێمە بە چوارچێوانی بە ئۆرگنایزیشن ستراکچەرەوە لە دەسەڵاتێکی بەهێز داین بۆ ئاگاداریتیان یان ئەوەی کە فەرمانگەی ئێمە کردوێتی بە ئینگلیزی گوتنی we have been punching above our weight یعنی ئێمە فەرمانگەیەکین سەر بە دیوانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیر نەک ڕاستەوخۆ سەر بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی بەڵام لەگەڵ ئەو ڕۆڵێک کە بینیمانە ئیسباتمان کردووە کە تۆ پێویست ناکات وەزارەتێکی 3-4 هەزار کەسی بی تۆ پێویست ناکات وەزیری بۆی بتوانانی ئیمپاکت هەبێ لەسەر خەڵکی وڵاتە و بژێوی ژیانی خەڵک ئەوەی کە کردووە لە ڕابردوو یەکەم شت بابینە سەر ئینفراستراکچەر بۆ ئەوەی ئێوە بتوان ئیش بکەن یا بۆ ئەوەی بتوانانی حکوومەت خۆی بتوانێتن خزمەتگوزاری ئەلکترۆنی پێشکەش بە دامودەزەکانی یان هاوڵاتی بکات پێویستە ژێرخان هەبێتن ژێرخان دابش ئەبێتە سەر دوو کارتی ئاساسی فیزیکال ئینفراستراکچەر و دیتا ئینفراستراکچەر کە باسی دیتا ئینفراستراکچەرەکەین لە کوردستان چی پێویستە بکرێت یەکەم شت تۆ ئەبێ ئەوەی کە ئێمە کردومان .krd DNS ئینفراستراکچەری خزمەتگوزاریەکانتە ئەگەر کوردستان تۆپ لەڤڵ دۆمێنی خۆی نەبێت خزمەتگوزاریەکانی تۆ پەخشە بێتە ژێر .org .com .net یان زۆر .iq هەر بۆیش بۆ نمونە هەر ئەو زانکۆیە لە یەکەم زانکۆ بۆ تقریبان کە .krd وەرگرتووە edu.krd پێش ئێستا دۆمێنەکەمان چی بوو مەجبوری .ac بووین ئاسا بەناوی ئاکادمیک زیاتر لە ئێر کۆندیشنە چوو هەتاکو لە ئین بێتێت هەولێر .india بوو .in یعنی وەکو دۆمین ئینفراستراکچەر وێران بوو .krd یەکەمین محاولە بوو کە یەکەم شت سربەخۆیت هەبێت ئەگەر نەبێتن لە سایبەر سپەیس یعنی تۆ هێمایەکەت هەیە لەوێ ئەتوانی باشتر بێت خۆزگا .kr باە بەتەنیان .ku باە کیاری کۆری وەڵام .ku باە ئێمە بە سێپیت بە سێ حرفی وەکو جنریک تۆپ لەڤڵ دۆمین توانیمان ئەوە دەستەبەرکەین و دواتر زۆن دروستکەین زۆنی ئەکادمیک وەکو edu.krd بۆ UKH AUK AUIS ئەوانە هەموو لە ژێر ئەو دۆمێنە کۆبنەوە دواتر خزمەتگوزارەکانی حکوومەت لە ژێر gov.krd قەت نەبەوە بۆ نمونە ئێستا پلانی حکوومەت وایە کە هەموو خزمەتگوزاریەکانی هەموو وەبسایتەکانی لە ژێر gov.krd کۆکاتەوە وەکو gov.uk ئەو وەکو DNS ئینفراستراکچەر دواتر ئایدنتیتی تۆ ئەگەر دیجیتال ئایدنتیتی بۆ دانیشتوانی شوێنێک دابینەکەی تۆ ناتوانانی خزمەتگوزاری ئەلکترۆنی بۆ ئەو تاکە دابینکەی بۆ چونکو مێکانیزمی ناسینەوە و متمانە پێکردن نابێتن پرۆژەی بایۆمێتری حکوومەتی هەرێم یەکی بوو لەو هەوڵانە کە ئەگەر هیچ نەبێت بۆ موچەخۆرانی هەرێم ئەو دیجیتال ئایدن دروستکەین و حەڵکەین سێمیان ئاوسنتیکیشن ئەبێت ئەوەی کە ئێستا ئیشی لەسەرکەین ئەبێ ئەو بوارە بڕۆخسەنی کە شەخسێک بۆ نمونە من هیوام سیستەمێکی ئەلکترۆنیا بێ و مەکانیزم بخۆڵکەیتن کە بتوانانی بە دڵنیایی و بزانی ئەوە هیوایە کە زانیت هیوایە ئەو کات ئەتوانی تاپۆ و نازانم خزمەتگوزاریەکانی تری بۆ دابینکەین دواتر دێینە سا فیزیکال ئینفراستراکچەر ئەوەی کە کراوە لە کاتی قسەکردنماندا ئێستا ئێمە بۆ مانگی سێ یەکەمین جارە داتا سنتەری حکوومەتی هەرێمی کوردستان کە تیرتریە لە تەواوبووندایە یعنی لە مانگی سێوە هەموو خزمەتگوزاریەکانی حکوومەت لە ناوخۆی کوردستانەوە لە داتا سنتەری حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕانە بێت ئەوەی کە ئەبێ بکرێت
ديتا اكسچينج كواتا ابي او ميكانيزم بو خلقني كوزارتي پرورده لگا وزارتي گواستان غانا لگا وزارتي ناو خو كداتا الو گوركن صبر بو شخص ابي او ميكانيزم بو خلقن او داتا بس سكيوري و بس ستيبلي و الو گور بت فيسنا كاتن من يكجار نفوسي خوم تسليم جهتك لا وزارتي داوي نفوسهم لبك لا داوي نفوسهم بك so one time only concept او رجاء ودوزك شيء لسركين communication اگرتو private sector اما که حکومت اخوال جاناکن نوروز تلکوما ایراک نتا ایراک سلا کورک اوانا او پیوند او آلیت نوعی اسپیان که کونکتیویتی فیزیکال درست کن لبنی دامو دستگاه کن او جا اوانا ککرا او کاتا او دیتایی که پیوسته بوی کاری تایبت و انترپرنور بتوانن تیایدا خوان ببینن و ایش لسر بکن چون که یکی لگرین گهره یکی لشت تایبت من لسر کنی بلین برای پیشونی انترپرنورز اولی که تو دیتا لبردست بید تو اگر دیتای حکومت لبردست نبید تو نتوانی خدمت گذاری بو خالق دارین کی که وقت اوپن دیتا انیشیتیوی که لگورترین کنسپتانه کامل لو کابینه ان شاء الله ایش لسر کن و او خبر خوشی که هیوادن او روزانه پیمان بگات اولی که کابینه نویم حقیقت او کابینه نوم زور جواز لگا کابینه هشتا بۆچی کاک کابینه نوم لمستوای سروکی حکومت رؤیه‌کی ویژنێکی تایبەتی هەیە بۆ خزمەتگوزاری ئەلکترۆنیکە من لە کابینەی هەشتم کێشەم لەگەڵ حکومەت ئەوە بوو تەنانەت پرۆگرامی بایۆمێتریش لە زمانی ئەو کێکەی دروست بوو چونکە بۆ مناقەشە وتم قوربان ئێوە مەجال نادەن کە ئێمە یارمەتیتان بین گوتیان چی بێ وتم ئەبێ خەڵکت ئەگەر هیچ موچە خۆران بە بایۆمێتری تۆمار بکرێت بەڵام لەو کابینەیە سەرۆک وەزیران و جێگیری سەرۆک وەزیرانش رؤیەیەکی تایبەتیان هەیە بۆ خزمەتگوزاری ئەلکترۆنیکەکان لە بەرنامەی کاری حکوومەت باستا خزمەتگوزاری دیجیتالەکان نەکرێتن لە دیجیتال ترانسفۆرمیشن نەکرێتن و گۆڕانکاری لە هەیکەلیەتی ئەنجومەنی وەزیرانشتا دەکرێتن یعنی یەکێ ئەگەر سەیری دلۆیت یان پرایس واتەرهاوس کوپرز IDC ئەگەر سەیری هەموو ئەوانە بکەیت یان گاردنەرز یەکێ لە مستەلزەماتی دیجیتال ترانسفۆرمیشن ئەوەیە ئەڵێتن تۆ ئەبێ ئۆرگانێکی بەهێز دەبێتن بۆ ویشە کە نێزیک بێت لە دەسەڵات و لە پاوەر دروستکردنی ئەو ئۆرگانە فەرمانگەی ئایتیە کە کاک مەسرور بڕیاری داوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە کە ئەو ئۆرگانە ڕاستەوخۆ سەر بە نووسینگەی بەڕێزیانەوە بێتن و ئەو هێزەی هەبێت کە بتوانێتن پرۆژەکان بەڕێوە زۆر بزانم ئەو خەت نابێت زۆر باشە کاک هیوا دوو سێ ڕابردووە هەروە دوو سێ پلان و قۆناغی داهاتووی بۆ ئێمە تقریبەن کەشف کردووە و هەواڵی دڵخۆشکەرە بەڕاستی کە لە کارنامەی حکوومەتتا بەو شێوە باز لە پرۆسی بە ئەلکترۆنیکردن و گرنگیدان بە تەکنۆلۆژیا کرابێت کە ئەمە سەرەتا و دەرەچەیەکە بۆ پرسەکانی دیکە لە بواری تەکنۆلۆژیا دێمە لای کاکی وا پرسیاری دیکەم هەیە بێ لێ بەڵام ئەڕۆمە لای کاک گۆهدار لە ساڵی 2006 کە بڕیارماندا پرۆفشنالی بچینە ناو تەکنۆلۆژی ئەکتیڤیتیز لە بیرم دێتەوە کە کۆمپانیاماندانا لە چەند لایەکەوە گرفتمان هەبوو کە هەندێکیان باشە بەهۆی ئەوەی کە بە تایبەت حکوومەت هەندێک گۆڕانکاری کرا لە ناوی بە تایبەت وەکو کاکیوا باسی کرد کابینەی نوێ ڤیژنی دیارە ئێمە گەشتبینین بەوەی کە دەتوانین ئاسانتر ئیش بکەین بەس ئەو کاتێک کە ئێمە دەستمان پێ کرد لە چەند لایەکەوە گرفتی گەورەمان هەبوو یەکەمیان حکوومەت ئەهەمیەتی تەکنۆلۆژیا بوو بەڕێوەبردننی وڵات لەلایەن زۆر گرنگ نەبوو وڵات بەرەو پێشچوون بوو بۆ مەسایلی ئابووری بۆ مەسایلی کۆنستراکشن بیناسازی بۆی هێشتان بۆی دەرنەکەوت بوو کە ئایتی زۆر گرنگە بۆەوەی کە بتوانن وڵات جوانتر و باشتر بەڕێوە بن کە ئێستا و مۆزوع تقریبا بەرەو حەلبوونە لەو دو سێ ساڵەی ڕابردوو شندێک پرۆژە کرا کە نیشانەی ئەوەیە حکوومەت دیارە ئەو مۆزوعە لە لای بە دیارکەتیە کە گرنگە ئایتی بەکاربهێنرێت ئەو گرفتە بەرەو حەلبوونە یەکێک لە گرفتەکانی تر خودی کۆمەلگای کوردی بوو بە تایبەت لە 2006 کە دەستمان بە ئیش کرد تەکنۆلۆژی لە کوردستان بەو حالەیە کە ئێستا هەیە لەناو خەڵک بڵاوبوویتەوە بەو شێوەیە نەبوو کە باسی تەکنۆلۆژی دەکرد یان لێت تێنە دەگەیشتن یان تەنانەت کاستۆمەرمان هەبوو محاوەڵەمان دەکرد سیستمی بکەینە ئەلکترۆنی دەیانگوت ئەستەن ئێمە بڕوامان بە کۆمپیوتەر و بە تەکنۆلۆژی نییە ئەوەش گرفتێکی زۆر گەورە بوو کە بە تایبەت لە دوای 2003 و جاڵی گەورەمان کرد لە دوای 2010 و 11 سوشال میدیا ئینترنێت بەقوتر بوو ئیتر مۆزوعی تەکنۆلۆژی ئەویش
برابر خەریکە حەل دەبیتن بەس گرفتێکی گەورە بوو يعني اما تیمێکمان دروست کرد کە قابلیەتی ئەومان هەبوو سوفتوێر دروستکەین پرۆداکت دروستکەین بەس کە دێیتە ناو بازار دەبینی هەر نازانن ماوزۆر چییە تەکنۆلۆژی کوژ ژیان ئاسان دەکاتن ئەوەش وەکو کۆمەلگا ئەگەر تەماشای بیزنس سێکتەر بکەی وەکو شەریکاتی تر گچکە و گەورە یاخۆت حتا ئەگەر تەماشای سوپەرمارکێتەکان بکەی سەیدەریەکان بکەی ئەوانیش بە نەفسی شێوە لەبەر ئەوەی کە کەشەهەوای تەکنۆلۆژی لە کوردستان وشیاری بووی دروست نەکرابوو یعنی ئێوەرنس نەبوو بە نسبەت ئەوەی کە تەکنۆلۆژیا چەند سوودی هەیە بۆ هەموو بوارەکان دیسان تووشی کێشە بووین بەوەی کە کو قناعەتیان پێبینین کە سیستم بەکاربێنن حتا شەریکاتی زەخمیش من لە بیرمە لە 2010 لە شەریک معمەلێکی زۆر زەخمی کوردستان سەردانمان کرد گوتمان ئێمە سیستمێک بۆتان دروست دەکەین بوو بەڕێوەبردننی ئیشە ئیداریەکان حسابات مەغزان لەلایەن گرنگ نەبوو زۆر پێیان باشتر بوو کە بەدەست ئیش بکەن هەم سیقیان نەبوو هەم نەیان دەزانی کە چەند خەلەل هەیە کە پێشچاو نییە دیار نییە ئەگەر بینەوە سەر مۆزوعی ئەوەی کە یونیڤرسیتی ینی بەشی پەروەردە تعلیم عالی وەختی خۆی کە دیسان دەستمان بە ئیش کرد خەلکی بەتوانە تەلەنتمان نەبوو لە کوردستان کە بتوانین ئەو ڕۆیایە کە لە ناو مێشکمان هەبوو دروستی کەین چون بەجددی دیڤلۆپەری باش نەبوو بە تایبەت هەتا پێش 2012 و 13 ئەوەش خەریکە هەر باشتر دەبیت من پێم وایە زیاتر لەوانە تەسیری پرایڤێت یونیڤرسیتیز بی ینی هەلێکی یەکجار گەورە ڕەخسا بۆ ئەو گەنجانەیە کە توانان هەبوو بتوانن ئیشێک بکەن بەڵام لە پرۆسەی خوێندنی حکومی لەوانە جیان نەبووە بەهۆی دەرەجە و زۆر ینی ئەو پرۆسەی وەرگرتنی تەڵەبە ئەوەش بەنسبەت ئەو کاتە زۆر باشترە بەڵام هێشتان لە کوردستان گەپێکی گەورەمان هەیە شۆرتێجێکی زۆر گەورەمان هەیە بۆ دیڤلۆپەری بەتوانە بەس ئێمە توانیمان ینی تیمێک دروستکەین و پرۆداکت و پرۆجێکتی بەنسبەت کوردستانی سەرکەوتوو ئەنجام دێت زۆر باش کاگۆدار پێشەوە بچینە لای کاکشەما پێم باشە لە سەرزاری جەنابتەوە بزانم تۆ باسی کۆمەڵی گرفتت کرد ئەو گرفتانە جۆرێک لە جۆرەکان ئێستا بۆ تۆ لەوانەیە کە کەوتیتە سەر پێی خۆت پرۆژەکەت کەوتوتە سەر پێی خۆت گرفتەکان کەم بوو بێتەوە بەڵام گەنجانێک لێرە دانیشتوون کە ئەیانێ وەکو تۆ سبەی ببنە خاوەنی کۆمپانیایەک دامەزراوەیەک شوێنێکیان هەبێ پرۆژەیەکی تەکنۆلۆژیان هەبێ تو چیان پێڵێ بۆی کە بتوان ئاسانتر ئەو لەمپەرانی کە تۆ زۆرتر ئازارت پێچەشت ئەوان پێی نەچەژن و زووتر بگەنە کۆمەڵی خاڵ کە کرێ زووتر چارەسەر بکرێت وڵا حەزەکەم شتێک بلێم دەنگ هەیە ناڕە نییە حەزەکەم بە تایبەت ئەو گەنجانەیە کە حەزەکە خۆیان لە ئایتی بدەن من ئێستا زۆر گەشتبینترم بە نسبەت جاران چون گرفتەکان زۆر کەمتر بووینەتەوە بە تایبەت کاکیوا ئاماژەی پێ کرد کابینەی نوێش وات لێ دەکات کە گەشتبین بی بەوەی کە بتوانی خۆت دیڤلۆپ بکەی ستارتاپ دروستکەی پرۆداکت دروستکەی ینی مەجالێکی زۆر کراوە دروست دەبیت بەم زوانە ئیشەڵا بەس ئەوانەیە کە خۆیان لە ئایتیدا یان قژیان سپی دەبیت یان عادەتەن کەچەل دەبن ماوەیەک پێشتریش هەر لە کەچەل نەبووی کاکیوا ئەتر لە کاتی گشتی بۆیە بەس کە گودار پێشەوە بێتە ئایتی سپی بووە وڵا کاکیوا لە دوای 2013 زیاتر سپی بوو دوای داعش جار بەجار کاک بیلال باوەڕ کە جار بەجار دادەنیشین چون ئەگەر تەماشای کۆمەلگا بکە لە کەرتی با بڵێن بیناسازی دەبینی خەڵک زۆر پێشکەوتن ئەگەر مادیش بیر بکەیتەوە ینی داهاتی زۆریان بەدەسات ئیشێکی وا ینی معقەت نییە وەکو تەکنۆلۆژی لە تەکنۆلۆژی مادیبوونی زۆر هەیە ئەکید ئەگەر جەماعەتی ئایتی لێرە هەبن دەزانن دروستکردنی سۆفتوێر بەجددی ئیشێکی زەحمەتە اینجا کە ئیشەکەشت تەواو دەبیت کە دێیتە ناو کۆمەلگا یاخۆت ئەپرۆچی حکوومەتیش دەکەیت ئەو بەهایەیە کە لە دنیا بە ئایتی یاخود سۆفتوێر دەدرێت لە کوردستان هێشتا بە دیار نەکەتیە لەبەرەوەی کە ڤالیوی سۆفتوێر هێشتان دیار نەبووە کە چەند مەشاکل حەل دەکات بەس بەگشتی ئەگەر باس بکەی ئێمە ڕاستی زۆر ینی کۆسپی گەورەمان لە پێش بوو لەو ساڵێک کە باسم کرد دەستمان پێ کرد ئێستا لە زروفی ئێستای کوردستان دانانی ستارتاپ بە تایبەت لە ئایتی سێکتەر زۆر ئاسانترە لە جاران و حەزەکەم بە گەنجان بڵێم کە ئێستا خۆتان لێ بدەن احتمالی کەچەلبوون و قشسپیبوون زۆر کەمترە لەبەرەوەی کە جەوەکە گونجاوترە لە چەند ڕۆیەکەوە یەک ئەو مۆزوعی کابینەی نوێ
دو شركاتی اینترنشنال ئێستا زۆر زیاترن بە نسبەت ئەو کاتێک کە ئێمە ئیشمان دەکرد و خەبەرێکی خۆشیش شەریکاتی ئینترنشنالیش ئێستا لە کوردستان بە دوای لۆکال کۆمپانی دەگەڕن ئەو کاتێک کە ئێمە ئیشمان دەکرد بڕوایان بە کەپابیلیتی بە توانای شەریکاتی لۆکال نەبوو ئێستا بڕوایان هەیە هەردووینە شەریکێکی زۆر زەخمی سکیوریتی لە لامان بوو بە دوای سۆفتوێری ERP دەگەڕان کە سۆفتوێری ئێمەیان دیت یعنی بڕوان نەدەکرد کە ئەوە دەبی لە کوردستان دروستکراون ئیتر ئەگەر بەگشتی وەڵامی جەناب دەمەوە دێمەوە ئێستا پێشبینی زیاترە دەست خۆش بێ ئەچین لای کاک شەماڵ کە بەڕێزیانجێگری بەڕێوەبەری بەشی تەکنۆلۆژیای زانیاریە لە هەرێمی لە زانکۆی کوردستان و هەروەها بۆ خۆشی خاوەن پرۆژێ کاک شەماڵ هەر لە گفتوگۆی سەرەتاییە لەگەڵ منە خەریکە قەناعەتم پێ یەکا یەک دوو پرۆژەم هەیە لەگەڵ یان مامەڵە بکەین و سەرکار بکەین چونکە جوان باسی ئیشەکانی خۆیە کرد و پێشم خۆشە بەجددی کە گەنجێکە بێ بتوانێت لە نێو ئەو فەزا بتوانێت پرۆژەی خۆی دروست بکاو بێەوە ئەکرێ بڵێن لە ئێمە گەنجترە کاک شەماڵ بۆی باشتر لێ تێبگەین بۆ ئێوە بە تایبەتی مەسجەکان بوازێتەوە کاک شەماڵ کاکی وا باسی واقعی حکوومەتەکە وارووا کاک گۆهدار باسی ناو موسسەیەکی کەرتی تایبەتەکە تۆ ئۆفیسەکە دۆکو خۆشە دوو ئۆفیسێکی ماڵۆیە بەڵام توانیتە بیگەێنیتە ئاستێک کە کۆمپانیای گەورە مخاتەبێت تۆ بکەوە مامەڵەت لەگەڵا بکەوە ئیش لەگەڵا بکە ئێمەش گەورەی ناتوی لەگەڵ ئێمەشتا هەرگەڕێکەکەیت پێم خۆشە بۆ ئەو گەنجانە پێیان بڵێ کە یانەوێ دەست پێ بکەن چی شتێکەیە قابلی ئەوە بێ لێ بترسن زۆر سپاس من زۆر خۆشحاڵم لەو پەناڵم و بەڕێزان کاکیوا و کاکگودار زۆر خۆشحاڵم و ئامادەبوانش زۆر سپاستان دەکەم بۆ ئەو کاتی کە ئێمە دەبەخشن بێگومان پێش هەموو شتێک کە تەمەنێک با بڵێن لە های سکوڵ دەرچووی یان لە های سکوڵی هێشتا هەندێک خولیات هەیە دەبێت خولیانە شەونخونیان بۆ بکەیت من دەتوانم بڵێم لە های سکوڵەوە بیرۆکەم ئەوە بوو کە دنیا بەرەو دیجیتال دەڕوا و من پێویستە بوارێکی ئەلکترۆنی ئایتی هەڵبژێرم ئەتر ئەو بوارێک کە من هەڵم بژارد بەڕاستی حەزم لێ بوو دەمەوێت باسی ئەو بکەم دەبێتەوە یەکەم جار حەزت بۆ بابەتەکە هەبێ ئەگەر تۆ حەزت هەبێ ئەنەرژیت زۆرە بێ و شەونخونی بۆ دەکەی و جۆشت لێ نییە لەبەرەوەی بە دوای خولیای خۆت کەوتووی ئەو بابەتەی تۆ باسی دەکەی ئەو پرسیارەی تۆ بەڕاستی من خولیام هەبووە و خەونم هەبووە و پرسیارشم کردووە و خەڵکی وەکو کاک گۆداروانش چەند جار سەردانیانم کردووە و بینیانم گفتوگۆمان کردووە ئاگام لە بازار بووە و جاریوە هەبووە لە حەلاقش بوومە باسم کردوتمە تۆ وەبسایتت ناوێ شتت ناوێ ینی دەست پێش خەر بوومە نەترساوم ینی ئەو شتانە کە باسی دەکەم مەبەستمەوەیە گەنجان هاان بدرێن زوو شایەتیم بۆ دایوتم نەترسی کردو بڵێ من کوڕی کابراایکی هەژارشم یانی ئەو نیە بڵێ پێشخانمان هەیە و خەڵکێک یان با بڵێن لە پێش من ڕۆیشت بێتن و منش چاوم لێ کرد زۆر باش کاک شەماڵ پرسیارێکی کە تۆ لە فەزای خوێندنی چی پرایڤەت و یان تایبەت و هەروە حکومیش مامەڵەکەی وەکارت کرد بەسەش لە زانکۆیەکی تایبەتان لەم چوارچێوە هیچ ئەو فەزانە ڕنگدانەوەی بێت لەسەرەوەی کە گەنجێک بڵێ من لەبەرەوە لە حکومی خوێندومە مستەقبلم نییە و نابم بە هیچ و بڕوانامەی ماستەرم نییە و دکتۆرام نییە ناتوانم لە بواری تەکنۆلۆژیا پێشکەوم یان پرۆسەی تەکنۆلۆژیا و فێربوونی تەکنۆلۆژیا لەوە تێپەڕیەوە تەنها ئێمە چاومان لەوە بێ بچین و کڵاوێک لەسەرکەین و ماستەرمان خوێند و بەڵێ بواری تەکنۆلۆژیا وەکو باسم کرد یەکەم شت دەبێ حەزەکەت بۆی هەبێ خولیات هەبێ دووەم شت من بەڕای من زانکۆ هیچ پێویست ناکاتەوە ئەگەر بتوێ بوارێکی تەکنۆلۆژی کۆنتترۆلکەی و فێریبی ئیلا بڵێ لە ڕێی زانکۆ فێرێ زۆر گەنج هەیە لەوانێت نتوانێت بگاتە زانکۆ بەڵام توانیوەتی لە ڕۆی ئۆنلاینەوە لە ڕێی دەوراتەوە لە ڕێی سەفەرە و داخلبوونی شەریکاتەوە توانیوەتی ئەو بوارێکە حەزی لێیە فێری ببێ و ئێستا ئیشش بکە بەڵام زانکۆ بێگومان بۆ زۆر کەس دەرگایەکە ئەتوانێت خەڵکانێک بناسێ و لەگەڵ ئەوەشدا 4 ساڵێکە لە زانکۆیە بتوانێت چەندین کۆرسی ئۆنلاین ببینێ و سوود لە کۆرسەکانی زانکۆ وەربگرێت چکە ئێمە ناتوانین بڵێن زانکۆ هەربانە بێ و پێویست ناکە زانکۆ هەر زەرورە بەڵام لە بواری ئایتی دەتوانم بڵێم دەتوانی شەونخونی بکەی و کۆرسی ئۆنلاین وەربگری فێری بابەتێک بی و هەر کەسێکش بێ دەتوانێت بگات بەو بابەتانە مۆبایل ئەپ دروستکەی یان سیستەم سۆفتوێر دروستکەی دەتوانی فێری بی بە ئۆنلاین بەڵام زانکۆ زەرورە هەرە بێ زانکۆ من یەک بەش بە حاڵی خۆم زانکۆ نەبووە
لە کاتی منە ئەو ریسۆرسانە نەبوو خۆم فێرکەم بەڕاستی لە زانکۆ چاوم بۆ و مامۆستاکان بابەتەکانیان دەدا پێبانەوە منش دەچوم و خەڵکانی بڵێن لەگەڵ منش بن دەچوین دەگەڕین بۆی شتێک فێربین. زۆر باش دەست خۆش بخوات چەند مایکەکەمان بۆ بگەڕێنەوە بۆ کاکیوە ئەزێت بوورە ئەومان پێ تەکنۆلۆژیا لێرە فرامان نەکەوتە کاکیوە ئەمەوێت جارێکتر بێنەوە ناو حکوومەتەوە بزانین حکوومەت لە چوارچێوەی پرۆسەی ئەو دەست پێشخەریانی کە لە بواری تەکنۆلۆژیا لە هەرێمی کوردستان بەجددی حکوومەت ئاگادار لەوەی کە گەنجی کورد ڕۆشتۆتە مستەوایە کە پرۆژەکانی لە بواری تەکنۆلۆژیا بەرەو هەنگاوێکی خێراترە نیە لە چاو جاران هەمەیەک دووەمیشە تۆ خۆت باسیەوەت کرد لە پێش دەرگاکە گفتوگۆمانە کرد کە گەنجێکی زۆر باش و ئەکتیڤمان هەیە لەگەڵەوەشی ئەو کەشەی کە لێرە هەیە زۆر جیاوازە لە ئەوروپا لە ئەمریکا وڵاتانی دیکە و هەر لەنێو فەرمانگەکەی خۆشدا ئەوەی کە من سێرچمەکەی کە خەڵکانێکی زۆر باش کۆکرێتەوە لە دەوری خۆت یعنی بەس تەنها ئەوەی کە ئێمە بڵێن حکوومەت پرۆسەکە بە ئەلکترۆنیەکە و شتێکی وە ئەکتیفایە بۆی کە بڵێن گەنجی کورد دەڕاتە مستەوایەکی باش دیانە بێ حکوومەت چیتر بکە ینی تۆ بەدەر لە بەرپرسیارەتەکە خۆ لا بێ حکوومەتەکرێت چی بکە بۆ ئێمە بۆی بتوانین باشتر ئەم پرۆژانە بڕاتە پێش و لە بواری تەکنۆلۆژیا کە دەست پێشخەریەوە ئەنجام دەدرێت خۆی یەکەم جار بابینە سەر ڕۆلی یونیڤەرسیتیەکان ڕۆلیان چییە کەم یونیڤەرسیتی ڕێگات پیشانەدات لەگەڵت ناڕوات یونیڤەرسیتی پێشان دەدات کە چۆن وەڵامەکان بدۆزیتەوە چۆن بە شێوازێکی زانستی وەڵامەکان بدۆزیتەوە بەڵام هیچ کاتە یونیڤەرسیتی ئامادەت ناکات بۆ ئەوەی کە تۆ ڕاستەوخۆ لە زانکۆ تەواوی بشتە بازاری کارەوە کەواتە تۆ کە لە زانکۆ تەواوی لەگەڵ خوێنتە تۆ ئەبێ بوارێکت هەڵبژاردی بێت و لەو بوارە ئیش بێت من کە لە زانکۆم خوێن من لە سەمێستری دووەمە کە لە زانکۆ بووم لەوێ کە تەواو بووم لە شەریکێکی ترە بە ئیشی بەرمەجەمە کرد و هیچ کاتێککە بە لە زانکۆ فێرە ئەوە نەبووین کە بەرمەجە لە پرۆگرامی لانگویجی تایبەت تۆ ببی بە خەبیر ئەو پێت ئەڵێ پرۆگرامی لانگویج بۆ نمونە چێ پێت ئەڵێ ئۆبجێکت ئۆریێنتد پرۆگرامینگ چێ کلاسەکان چنە بەڵام ناڵێت سینتاکسی جاوا یان سی شارپ یان ڤیژوال بیسیکت پێشان بێت تۆ ئەبێ خۆت پێشوەخت ئامادە بی زانکۆ ڕێگاکەت پێشانداتن و چوارچێوەیەکی فکری زانستی بۆ دروستەکەت مثلا فەرقی ئەوەی کە لە زانکۆ تەخەڕۆجی کردووە و لە ئایتی باشە لەگەڵ ئەوەی کە نەچوتە زانکۆ فەرقی ئەوەیە کە زۆر جار لە کوردستان ئەوانەی کە ناچون زانکۆ ئیشەکان تەعاملیان لەگەڵ سیستەمەکان تەعاملێکی بازاریە یعنی علم جیا ناکەنەوە لە شەریکات علم جیا ناکاتەوە لە ڤەندەرەکان باسی نێتوۆرکینگەکەی وازای نێتوۆرکینگ یعنی سیسکۆ نازانین مەسەن لە مەجای نێتوۆرکینگ علمێکە سیسکۆ یەکێ لە ڤەندەرەکانە بە سەدان فکر ئەوە بۆ دروستەکە کوردستان ڕێگایەکی یعنی ئێمە نەقسمان هەیە لە بوارەکانی پەروەردە لە هەموو هۆینەکانە زانکۆکانیش ڕەنگە تا حەدێک یان حکوومەتی هەرێمیش تا مقەسەر بێت لە دروستنەکردنی بیەکە بەڵام ئەوەی کە حکوومەت لە سێدیەتی ڕاستەخۆ ئەوە نییە کە گەنج پێ بگەینتن ئامادەیەکەت بۆ بازاری کار گەنج ئەبێ ئامادە بێت بەڵام ئەوەی کە حکوومەت ئەتوانی بیکات ئەوەیە کە تۆ ئەو ئێنڤایرۆنمنتە دروستکەی کە شانسی سەرکەوتنی ئینترپرنۆیەک یان ستارت ئاپێک زیاتر بێت فەرمانگەی ئێمە ببوورە باوەشتاوەکەم کاکشەمە فەرمانگەی ئێمە گەنجی کورد کە خۆ لێرە پێگەێنێت بەرامبەر بە گەنجێکی ئەوروپی کە لە ئەوروپا پێگەت گەنجی کورد لێرە دوو جار سێ جار لەو زیرەکترە چونکو گەنجی ئەوروپی کێشەی خوێندنی نییە کێشەی مادی نییە سەدان تراومایی سیاسی و عسکەری لە وڵاتە بەسەر خەڵکی ئێمە هاتووە بەسەرە نهاتووە زۆر لە ڕەوزەوە تا جامیعەت هاوکان زۆر بە ئاسوودەیی ژیان یعنی شتەکانی بۆ ئامادە کراوە گەنجی کورد لێرە کە پێگات و لە مستەوەی مەسەن لە نێتوۆرکینگە لە پرۆگرامینگە لە سۆفتوێر دڤلۆپمنت کە زیرەکە دوو جار لە گەنجی ئەوروپی زیرەکترە بۆیش من دائما گەنجی کورد کە بینیم کە خوان پێگەاندووە لای من ڕێزێکی زۆر تایبەتیان هەیە بە تایبەتی گەنجەکان کە گەشە زۆر گەنج ڕێزێک تایبەتیان هەیە چونکە بەڕاستی شایانی ئەوەن کە ڕێگان پێ بدرێت خزمەتی وڵاتی خۆیان بکەن و بتوان لە مەجای خۆشیانە سەرکەوت باش کاکیوە تۆ باسی یونیڤەرسیتیت کرد بەڵام پێش یونیڤەرسیتی باسی کەرتی پەروەردە بە شێوە گشتیەکەی لە ساوایان دەست پێ بکات تاوەکو سەرەوە هیچ پرس و ڕاوێژێکەیە لە نێو پرۆسەی خوێندندا بە تایبەتی خوێندنی باڵا یان وەزارەتی پەروەردە لە پرس و ڕاوێژی بوارە تەکنۆلۆژیەکانە پرس بە ئێوە بکەن لەو پرۆگرامینانەی کە دانراوە بۆ خوێندن چونکە کە ئێمە زۆرێکتان لەوانی شایەتیەوە بۆ من بدەن هێشتا بەشێکی خوێندن لە هەرێمی کوردستان هێشتا وەردی ئەکسڵی 97 و وەردی 97 خوێنێت تو چاوەڕێ بکەی
ئێستا لە چی قۆناغێک و چی مەرحەلەیەکە لە کاتێکە لە وڵاتان لە قۆناغیەکی سەرەتاییەوە پرۆسەی نێتوەرکین و ڕۆبۆت و بوارە تەکنۆلۆژیەکە ڕۆشتۆتە ئاستێکی زۆری هیچ بابەتێکەیە ینی خەمێکەیە بەجددی پرسیار بە ئێوە کرد بێ وەکو فەرمانگەیەکی بوار بە تەکنۆلۆژیا بەداخەوە ینی ئێمە ئەوە هیچ تا ئێستا ئێمە لە یەک وەزیر بۆ وەزیری ترەوە منهەجی خوێندە نەگۆڕ لە ئینگلیزیەوە بۆ کورد لە کوردی بۆ ئینگلیزیەوە ئەوە زەربێکی زۆر لە بەردەوامبوونی پرۆسە خوێندن حقیقەتەکە ئەوەیە گرنگە کە ئێوەش دائما حقیقەتەکان بزانێ ئێمە ناتوانین دوا ڕۆژێکی زۆر جوانتان بۆ بەڕاستن دروستکەین کارتی پەروەردەی کوردستان کێشەی زۆر گەورەی تێدایە بە کوردی وەڵامی جوابەکەت نەخێر بەڵام نەک لە مەجای ئایتی لە هیچ مەجالێکی ترە دانانی پرۆگرامی خوێندن پێویستی بە دانیشتنێکی تایبەتە بە کۆنفرانسێکە کە بە بەهودوو دابدرێتن پرۆگرامەکانی خوێندنی ئێمە تا ئێستاش تا ئێمە دیانە سەر چ ئاساسێک دائەنرێن و نەخێر لە مناڵی کورد لە ئێبتیدایی و لە دواناوەندی و لە هیچ ئێجوکیشنی لە مەجای ئایتیان نییە بەداخەوە کاگۆدار لە بەشێکی زۆر لەم کۆڕبەندانە لەو ئیڤێنتانە لەو پانێڵانی کە ئەنجامەدرێ هەمیشە گرفتێک هەیە کە هێشتا تێکەڵکێشی نێوان کەرتی تایبەت و کەرتی گشتی ئەس پێ ناکرێت ینی من کە ڕۆم ئەچمە ئیڤێنتێکی وای ئێستا پێم خۆش بوو بۆن منە خاوەنی 20 کۆمپانیا لێرە بووایە لە ناوەندێکی ئەکادمی بی ئەوان بانکێشتێرەکەن بۆ پێچوانەوە زۆر جارێ ناوەندە ئەکادمیەکان بە سپاس و کە زانکۆی کوردستان بۆ خۆی ئیشەکەی لێرە کردو ئەگینان زۆر جارە بینیومە زانکۆکان بۆ خۆیان چالاکیەکانە بەنە هوتێلەکان بەنە هوتێلەکان و خاوەنی کۆمپانیەکان هێن بۆیە زۆر جارێ و جاری وایە تەنانەت ئەگەر خاوەنی بنەکە تەلەبەکە ئەبا بۆی بەس بەرامبەرەکەی لەوێ نییە بوونی نییە کە خاوەنی کۆمپانیاکەیە کە پێگەیاندنیانەتی بۆیە هەستەکەی گاپێکەیە لە نێوان هەردوو لە زانکۆکانە لە دامەزراوەکانە لە مؤسساتی حکومیە هیچ جارێکی پرس و ڕاوێژ بە ئێوە بکەن وەکو خەڵکانی پسپۆر وەکو کۆمپانیەکانی تایبەتمەند بۆی بتوانن گەنجانێکی وەکو ئێرە کە دەرفەتێکیان بۆ ڕەساو بەشداری بکەن بتوان ئەزمونەکانی ئەویان بۆ بگوازینەوە فەکبیلە لەگەر پێش وەڵامی جەناب دەمەوە باسی ئەوە بکەم ئێمە وەکو کۆمپانیا لەبەرەوەی کە کوردین تەنها بیر لەوە ناکەینەوە کە بیزنس بکەین بیر لەوە دەکەینەوە زۆر کات لە ئەستراتێجی خۆشمان کە کو خزمەتی وڵاتمان بکەین اینجا بەهۆی ئەو ینی ئەو فکرەی کە هەیە لە لای ئێمە زۆر بیر لەوە دەکەینەوە ریسێرچ دەکەین مناقشات دەکەین لەوانەیە بەشداری کۆنفرانسات بکەین بۆ ئەوی بزانین وڵاتانی دیکە و پێشکەوت بۆ ئێمە هێشتا لە دواوەین اینجا ینی خلاصەی قسەکە ئەوەیە کە ئەگەر تەماشای وڵاتانی پێشکەوتوو بکەیت کۆنێکشنێکی زۆر باش بەقوت هەیە لە نێوان سێ سێکتەری گرنگ لە هەر وڵاتێک حکوومەت کارتی تایبەت و سیستمی ئێجوکیشن یونیڤرسیتیز هەتا ئەو کۆنێکشنە دروست نەبیتن ئەو وڵاتە پێش ناکەوێت ئێستا کاکیوا و کاک شەماڵ باسی هێندە گرفتیان کرد لە بواری پەروەردە خۆم هەفتەی یەک ڕۆژ دەرزە لێمەوە لە زانکۆ سەلاحەدین بۆیە بڕیارمدا دەرز بلێمەوە چون وەختی خۆی کە تەڵەبە بووم ئێستاش لە یازار دەبینم تەڵەبە بە شێوەیەک پەروەردە دەکرێت کە مەچ نییە لەگەل واقعی کۆمەلگا لەگەل مارکێت لەگەل بیزنس لەگەل شەریکات لەگەل پرۆجێکتەکان ینی زۆربە تیۆرێتیکلی شتەکانیان پێ دەگوترێت ئامادە ناکرێن بۆ ئەوەی کە بتوانن کە تەخەڕوجیان کرد فعلەن دەست بە ئیش بکەن زۆربەی ئەوانەیە کە ئێستا خەریج دەبن جۆفێری ڕوانگە هەبوو لە مانگی هەفت هەڵەت نەبم زیاتر لە 300 بۆ 400 سیڤیمان بۆ هات هارد کۆپی زیاتر لە 1000 سیڤیش لە ڕێی فیسبوک جۆب ئەپلیکیشن بۆمان هات لە هەمویان لە 1000 شتێک سیڤی سێ دانە بە کەلکی ئەوە هات کە بتوانین بانگیان بکەن بنێوەرن ئینتەرویو بکرێت چونکە تەماشا دەکەی ئەو کۆمپێتنسیە کە ئەتو پێویستی بیا و توانایە پەروەردە نەکراون ئەوە گرفتێکی زۆر گەورەیە بەس بێمەوە سەر وەڵامی پرسیاری جەنابێت ئەوەی کە من وەکو کەرتی تایبەت تەوەقعم هەیە لە حکوومەت یاخود لە یونیڤرسیتی ئەوەیە کە کۆڕ و فۆریۆم و دانیشتنی ئەوها عەلەقەل مانگی جارێک بکرێت چون ئەگەر تەماشای ئەوروپا بکەیت ئەو ئیڤنتانە ڕاستە لەوانەیە باو ناوە و باو مستەوانە بیتن بەس زۆر دانیشتن هەیە لە نێوان ئەو سێ سێکتەرەی کە باسم کرد جوابی ئەساسی پرسیاری جەنابەت نەخێر حکوومەت زۆر کەم پێش هاتووە کە پرس بە شەریکاتی ئایتی بکات لە
کوردستان یەک نمونایە ئەویش کاکیوایە کە کاکیوا بەجددی لە هەر حەزەکەمە قسەشکەم لەو کاتێک کە کاکیوا هات بەرپرسیاتی فەرمانگەی ئایتی وەرگرت جەوی حکوومەت خۆشتر بوو ئەوەی کە هەم شەریکات بتوانن زیاتر ئیشکەن هەمیش زۆر هانی گەنجی دیڤلۆپەر دەداتن بۆ ئەوەی کە گەشتبینیان کە هانیان دەت بتوانن خوان دیڤلۆپ بکەن پێش کاکیوا وەزعەکە زۆر خراپتر بوو لەوەی کە حکوومەت هەروەکو باسم کرد هەر گرنگی ئایتی نەدەزانی چ بگاتە ئەوەی کە بێتن پرس بکاتن لەوانەیە حکوومەت بە تایبەت ئەو کاتە هەر بۆی ڕوون نەبوو بیتن کە چ گرفتی گەورە هەیە لە ناو حکوومەت کە بە ئایتی حەل دەکرێت کە ئەو شتە نەزانیتن کو دێتە ئەو مەرحەلەیە کە داوا لە شەریکات کرد کە وەرن ئەو مشکلان بۆ حەل کرد ئیتر ئەو مەوزوعە زۆر گرنگە وەکو کاکیوا باسی کرد مەوزوعی ڕۆلی تەکنۆلۆژی لە بەڕێوەبردننی وڵات لە حکوومەت زۆر ڕۆم بکرێت و جێگیر بکرێت و پلانێکی ئستراتیژی لە بوویدا بندرێت زۆر باش ئەو کاکیوا خۆی لێرەیە گرنگە وەکو خۆ دوتر لەوانی و دەرەچی کرابێتەوە دەرگای بۆ ئێوە کردبێتەوە چی وەکو مؤسسە چی وەکو شخصی بەڵام بۆ یوایکەم پرۆسە بەردەوام بێەوە ئەوان بۆ خۆیان بەشێک لەو پرۆسەیە بگرنە ئەستۆ ئەگەر ئیشی ئەوانیش نەبوو بێ ئەویش ئەو کۆمپانیانەی بواری تەکنۆلۆژیا ئێستا بۆ من زۆر گرنگ بوو بمزانایە کەمال لێرەیە بەخێر بێت وەزیری بازرگانی بۆ من زۆر گرنگ بوو بۆ یوای کە لە وڵامەکانە دەرکێ بۆ ئێمە کە لە تۆماری ئەو کۆمپانیانی لە کوردستانە کراوە چەند بوار چەندێکی ئەکەوێتە نێو سکتەری بواری تەکنۆلۆژیاوە بەڕاستی بۆی بزانین ئەم کێبەرکیەی کە لە تۆماری کۆمپانیەکان لە هەرێمی کوردستانە هەیە نسبەی کۆمپانیا تەکنۆلۆژیەکان لە چی ئاستێکەیە ئەوە قۆناغی داهاتوومان پێڵێ کە بۆ ئێمە گرنگە کاکرێ کاکیوا ئەمە بکاتە دەرفەتێک کە کۆمپانیا تەکنۆلۆژیەکان زیاتر گفتوگۆ حیوارێک لەگەڵ فەرمانگا بێتە کایەوە بۆی پاکێجێک ئامادە بێت بۆی بزانڕێ خواستی بوارە تەکنۆلۆژیەکە سەر و خواستەکانی حکوومەت وەکو فەرمانگەش بڕاتە ئاستی و لیڤڵێک کە بتوانرێ کاری زیاتری لەسەر بکرێت دێمە لای کاک شەماڵ کۆمەڵێک بەرهەمی خۆی هەیە لە نێو تۆڕەکانەوە بە تایبەتی ئیشی بۆ کۆمەڵێک کۆمپانیای جیاوازیش کردووە بۆیە زۆر تاکیدی لێکەمەوە بۆ ئەو گەنجانی کە خەونیان هەیە ویانەوێت لە بوارە تەکنۆلۆژیەکە هەنگاوێکی زیاتر بڕۆنە پێشەوە خەونەکانیان بەبێ هەر بە گەورەی لێ بڕوانینیان ئەبێ بە بچووکی دەست پێ بکەین و گەورەی بکەین بەڵێ وەڵام سەر قسەکانی کاکیوا کە قسەی زۆر بەنرخی کرد بەڵام ئیتیجاهی کە کابینەی نوێم خۆشبەختانە بەرەو دیجیتالایزیشن و ئەو شتانە دەڕوا بەڕای من کێشەیەکی ترمان هەیە لەگەڵ کابینەی نوێشە ئەویش ئەوەیە بەڕێوەبەرەکان و بەرپرسەکان کە لە فەرمانگەکانی ئیش دەکەن لە دەوائرە حکوومەکانی ئیش دەکەن ئەوانش پێویستە ئەپدەیت بکرێنەوە چونکە من ئاگدارم زۆربیان هەردژی ئایتین و ئێستا نمونەم لایە زانکۆیەک هەیە 30,000 تەڵەب و مامۆستای هەیە بەشی ئایتی هەر هەڵۆشان دەتەوە بۆ خۆم لە ناو ئیشەکە مەزانم یانی ئاگدارم ئەتۆ من سەرۆکی حکوومەت بم سەرۆک جامعەیەکی وا ببینم ئایتی هەڵوەشێنێتەوە هەر لایەدەم لەو جێیە یەک ڕۆژ تاخیری ناکەم جا ئەمە پێویستمان بە گۆڕانکاری زۆر لەو بابەتە هەیە مدیرەکان بەڕێوەبەرەکان شێوازی بیرکردنیان بەرەو دیجیتالایز بڕۆن ئەمە یەک دوو دەبێ مبادەراتی گەورە بکرێ لە دوبەی حاکمی دوبەی مبادەرەی وای کردووە کە 1000 مدیری کۆ کردوێتەوە گوتێتی ئێمە دەوێت لە خلالی 2 ساڵ ئێمە هەموو خزمەتگوزاری حکوومەکان لەسەر مۆبایلش بکەین نەک لەسەر وێب لەسەر مۆبایل هاوڵاتی بتوانێت کاروبارەکانی حکوومەت ڕاپەڕێنێ داواکاری پێشکەش بکە هەموو بە دیجیتالایز بکە و هەر کەسێکش لە خلالی 2 ساڵ هەر مدیرێک نەیتوانی ئەو تارگێتە بەدەست بێنێ ئێمە ئاهەنگی خواحافیزی بۆ ڕێکەخین ئێستا ئیمارات شەشەمە لە بواری خزمەتگوزاری ئەلکترۆنی لە دنیادا و دەڵێ ئێمە ئاهەنگ ناجێڕین هەتاوکو یەکەم نەبین ئێمە مبادەری وامان دەیە ئێمە جژایەتیشی زۆر دەکرین لە بواری ئایتی لە دائیرەکان لە شوێنەکان لە کەسانێک کە حکم دەدەن لە بواری ئایتی کە هیچ پەیوەندیان بە ئایتیەوە نییە دەسەڵاتیان لەسەر ئایتی هەیە کە هیچ HR-ەکان دەچن مەسەلەن جۆب دیسکریپشنی ئایتی دادنێن دەڵێ دەبێت تۆ مۆبایل ئەپلیکیشن بزانی تۆ وێبش بزانی و ویندۆز ئەپلیکیشنش ئەوش ئاخر ئەوە لە هەموو کەسێکدا نییە ئەو هەرێکە و بوارێکە مەبەستم تێکەڵ و پێکەڵێکی زۆر هەیە ئێمە پێویستمان بە گۆڕانکاری بنەڕەتی هەیە سەرۆکی حکوومەت خۆشبەختانە کەسێکی زۆر ئەکتیڤە و گرنگجی ئەو بارە دەزانێت بەڵام ئێمە پێویستمان بە گۆڕانکاریەکی زۆر گەورە هەیە لە مدیر عامەکان لە بەڕێوەبەرەکان هەر کەسێک بەرەو ئەو ئاراستەیە نەڕۆی مەفروزە بگۆڕدرێ ئەگەر هەر چۆنێک بێ هەر دەسەڵاتێک لە پشتی بێ ئەمە کۆمنتێکم لەسەر قسەکەی کاک
دەربارەی وەڵامی پرسیارەکەی تۆش بەڕاستی من ناڵم یەکسەر دەگەیتە ئامانج بێگومان لە هەموو شتێک لە وەکو پێیژەیەک دێتە پێش چاو دەبێت یەکەم هەنگای بۆ بنێ و دوای ئەوە سەر بکەوی وازنێنی و زۆر کە لە ڕقش بیت چکە کە لە ڕقی بەڕاستی خراپ نییە ئەگەر لە هەندێک بوارە هەت بێ دەبێت وازنێنی هەتاوەکو بگەیتە ئەنجامێک بێگومان ئێستا ئەگەر دوو پرۆژە بکەی ساڵی داهات و دوو پرۆژە بکەی ساڵی سێم تۆ کەسێکی تری هەم ترسد ئەشکێ هەم پرۆژەی گەورەترەکەی و پرۆفشناڵترە بی و کۆنێکشنت باشترە بێ بێگومان دەبێت لە کاری بچووکۆ دەست پێ بکەین. زۆر باشە پرۆسەی مارکێتینگ و بە بازارکردن کاکی وایەکێکە لەو گرفتانی کە لەوانەیە ڕوبەڕووی بەشێک لەو گەنجانە بۆ تۆ کە خەونی بواری تەکنۆلۆژیانێ یانوێ پرۆژەکان ببنە قاڵبێکی بزنسەوە. ینی بۆ نمونە بچووکترین شت کە من لەگەڵ کاکشەماشا گفتوگۆم لەسەر کرد بۆ نمونە گەنجێکەوێ ئەپێک دروستکات ئەپەکەی تا دروستکردنەکە و قۆناغی دروستکردنەکەشی ئەگەر مۆدیلێکی دیکەی وەرگرت بێ نابێتی تا ڕاتە نێو موبایل باشە. لە پرۆسی بە بازارکردنا لێرە کۆمەڵی گرفتی ڕوبەڕوە بێتەوە لە پرۆسی بە مارکێتین و مەسلەی بانک و ئۆنلاین وانە. چی هەنگاوێکەیە چی باسیەکەیە بۆی بتوانرێ ئەم بابەتە چارەسەر کرێکە وەکو خۆتت ئێمە ئەگەر دەرەچەی بایۆمەتری و موچەمان چارەسەر کرا ئەکرێ بڵێن ئەمە قۆناغێکی باش بوو کە پرۆسەی بانک لایەنی کورسانە ڕۆژتە قۆناغێک کە دەفعێکی باش وە دەرەچەیەکی باش بوو بۆ بواری تەکنۆلۆژیاش. مایکرۆفۆنە ئەوە کافییان یەکەم شت با بگەڕێمەوە سەر وتەکانی کاکشەمات پێسەیدە قسەکانیشەکان بەڵام سێکەن بەکارهێنانەوەی تەکنۆلۆژیا پێویستی بە وعیەک هەیە ئەوە قسەی کاکشەماڵ بزەبت وایە ڕاست پاکادان لە دنیا دوو ئەپرۆچ هەیە بۆ بەرەو پێشبردننی حکوومەتی ئەلکترۆنی یا بەکارهێنانەوەی دیجیتال سەرویسەکە ئەپرۆچێک لە وڵاتانەیە کە لە ڕووی فکریوە خەڵکیان خەڵکێکی مسەقافە ئەو حقیقەتێکە ئەو وڵاتانەی کە تێیدا ئێجوکیشن بە تایبەتی مەثماتیکس بە قووەتە ئەو وڵاتانە پێشکەوتن لە ئایتی سەیری هێندکەن سەر وڵاتانی اتحادی سۆڤێتی پێشووکردنەوە ئەو ئەپرۆچە پێڵێن باتم ئاپ یعنی بەکارهێنانەوەی تەکنۆلۆژیا لە خوارەوە دەست پێ دەکات تەنانەت ئەوان ئینیشیتیڤەکان هەڵەگرن و بەرەو سەرەوە چێت وڵاتانی تر کە لە ڕووی کە دانیشتوانەکەی بە ئەندازەی کافی و لە دیجیتال لیترسی و لە ئێجوکیشن باش نین ئەپرۆچەکە تۆپ داونە هەموو شت ئەگەڕێتەوە سەر لیدرشیپ بۆ ئیمارات پێشکەوتووە کاکشەماڵ چونکە شەخسەک لەسەرەوە ئەو ڕۆیە ئەچەسپێنن و مەجالێشت ئیش بکرێت ڕاست کوێیت بە تەنیشتەوەیە پاشکەوتوترە زۆر قەتەر ئێسدەسی پێکردووە بە عینی ڕێگاڕوە سینگاپۆر عینیوە کوردستان سەب ستەیتەکە وڵاتەکە کە پێویستی بەوەیە کە لە قیادەوە لەسەرەوە ئەو ڕۆیە دابدرێت و بەهێز بشتە خوارەوە مەجال نابی بمێنیتەوە بۆ وەزیرەکان مدیر عامەکان یان بارپرسە گەورەکان کە خەلەل دروست بکەن لەو پرۆسەی بەهۆی ئەوەی کە لی تێناگەن بۆیە 4 ساڵی یەکەم یا دوو کابینی یەکەم دائیمەن کابینێکی زۆر ئەگرسیڤە بە پێی کە زۆر دەرمەتانەت وەزیرەکان و مدیر عامەکان هەستەکەن زۆر دەسەڵاتیان لێ سێنراوەتەوە بەڵام وانە ڕۆیەکە یەک جار کە دانرا ئەگەر یەکەم جە لە کلەیە کابینە چەسپێنرا ئەبێ بە نەریت دائەبەست خوارەوە تۆ بوەستی تا هەموو مدیر عامەکان لە ڕووی ئایتیوە بە بڵێن دیجیتال لیترسی مسەقف بن وەزیرەکان هەمویان لە ڕووی ئایتی و مسەقف بن ئەو ڕوونادەن وەزیر 100 پرایۆریتری هەیە مدیر عام 100 پرایۆریتری هەیە کەواتە پرۆگرامی تۆپ داون ئەپرۆچ پرۆگرامەکە کە ئەبێ شەخسێک لەسەرەوە ڕئیس وزەرا دایبنێتن و ئەو ئالەتەی بۆ بڕاستن کە بە ئەگرسیڤی ینی بە تۆزێک بە توندی دابەستە خوارەوە بۆ فترێک تا جێگای خۆیەگرێت دوای ئەتوان لێگەڕێ ئەو شتە لە ئەستۆنیا ڕوویداوە لە سینگاپۆر ڕوویداوە لە ئیمارات و قەتار ڕوویداوە ئەوە ڕێگای تۆپ داون ئەپرۆچەکەیە بۆیە ناتوانانی بوەستین کە هەمویان هینکەی هەمویان ئەپدێتکەی بەڵام ئەتوانی پرۆگرامێک لەسەرەوەدانی بۆیە من دائما ئەڵێم کابینە نوێم جیاوازە هێشتا چاوەڕوانم بزانم ئەکشنەکەم بە فعلی ببینم ئەگەر کاک مەسرور بە یارمەتی کاقوبات لەسەرەوە ئەو بەرنامەی ئەجندای دیجیتالە دابنێن ئەوە دەرفەتێکە بۆ خلاصبوونی کوردستان لە زۆر کێشە ئەگەر داشیان نەنا ئەوە من لێرە پێتانە لێم کوردستان بەرەو هەڵدێرە ڕوات ئێمە لە ڕووی اقتصادیەوە ناتوانین خۆمان بژینین ئێمە لە ڕووی داهاتەوە داهاتمان کەمە لە جیۆپۆلیتیکی زۆر زەحمەتدان کەواتە بەکارهێنانەوەی تەکنۆلۆژیا
هەر چۆن سەدان وڵاتی بچووکتری دنیای کردوتە وڵاتی گەورە سەری ئستۆنیەکەن ئستۆنیا 1.2 میلیۆن نەفەری هەیە ئێستا یەکێ لە تقریباً 10% بەجدی ناتۆیان بەس لە ئایتی هینە بێت یەکێ لە باشترین وڵاتانی دنیا لە مەجای گڤەرنەنس و حکومڕێندا کەواتە بەکارهێنەوەی تەکنۆلۆژیا بە پرۆگرامێک لەسەرەوە کە بە خوارەوە دابەزێت سەرکەوتی کوردستان تایە بە پێچەوانەوە کوردستان ئەوە بەردەوام بێتن بەرەو هەڵدێڕێت تۆ تەنها لە ناو کارنامەکە خوێندوتە تۆ یا دوا بە دوای پێکێنانی حکوومەت سەرۆکی حکوومەت و جێگری حکوومەت ئەمەیان گەیاندووە بە تۆ یا دانیشتوان من ئەوە خەبەرێکی خۆشە پێش ئەوەی کە حتا کارنامەی حکوومەت بخوێندێتەوە من ئاگادارم بینیومە جەنابی سەرۆک وەزیران بایەخێکی تایبەت بە خزمەت ئەلکترۆنیکان و دیجیتاڵەکان ئەزانێت لە گرنگی تێگاتن ئەوەی کە نەکراوە بەهۆی ئەو بارودۆخە تایبەتەیەکە و منتقەی پێ تێپەڕێتن لە ڕۆژاوا بگرە بەرە و تێکچوونی حکوومەتی عێراق و نرخی نەوت و کێشەی بودجێ و لەگەڵ ئەوانە یعنی کوردستان ئێستا سیرکەن ئێمە نزیکەی 700 میلیۆن دلارمان پێویستە بەس بە موچە 700 تا 750 میلیۆن هەموو مانگێ ئەگەر بێت و نرخی نەوت تێک بچێتە نە حکوومەتی عێراق توانێت موچە بە نامەشە موچە بدەیت کەواتە ئێمە کندە کێشەمان هەیە کە ڕاستەوخۆ احتیاجی دەرەجە یەکی ئەو وڵاتە هەتا ئەو کێشانە حەل نەکەین ناتوانین بەرەوتر جا ئەوە مێشکی قیادەی ئێمە ئەکید جەنابی وەزیرش خۆی ئامادەیە هینیەکاتەوە ئەزانین لە کۆبوونەوەکانی جارێن لە احتیاجات یەکەمە بەڵام ئەوە ڕؤیەیەکی حەقیقی کابینەی نوێمی حکوومەتە لەسەر جێبەجێکردنەکەی ماوە ئێستا وەکو ڕۆیە ئەزانم هەیە لە کارنامەیە هەیە جەنابی خۆی باسی کردووە جێبەجێکردنەکەی ئەمێنێتەوە لەو چەند مانگەیە بیبین زۆر باشە دێنەوە لای کاک گۆهدار زۆرێک لە خاوەن کۆمپانیا کەرتی تایبەت موسساتیش لەوانەیە کە باسی تەکنۆلۆژیاکەی دووشت دێتە بەردەمی یەکەمەڵێ لی نازانم دووەمەڵێ پارەیەکی ئەوێ ئایا بەجددی پارە گرفتە لە بەردەمەوەی کە تەکنۆلۆژیا بخەیتە پرۆسەیەکی بازرگانیەوە یان بخەیتە کارێکەوە کە بە ئاسانی هەمومان هەستی پێکەین ئەگەر تەکنۆلۆژیا پاڵپشتی پرۆژەیەک بێ پێشکەوتنەکانی خێراترە زۆر سپاس بۆ پرسیارە چون کاکیواش باسی ئەوەی کرد کە تەکنۆلۆژی دەتوانێت ببیتە سۆرسی داهاتێکی زۆر گەورە ئەگەر تەماشای تەکنۆلۆژی بکەیت دیڤلۆپکردنی سۆفتوێر تەنها دوو شتی دەوێت یەک شەخسەکە کە مێشکی بەکاربینی دوو لاپتۆپێکی زۆر بەسیط ینی پێویست نییە مەسرەفی زۆری لێ بکەیت ئەوە بزەبت خاڵە گرنگەکەیە لە تەکنۆلۆژی کە دەبیت زۆر ڕۆم بکرێتەوە زۆر باسی لێ بکرێت بۆ ئەوەی بۆ حکوومەتیش ببیتە وەکو بڵێم پلانێک لە بۆ حکوومەت کە لەسەر ئەو مۆزوع ئیش بکاتن بۆ ئەوەی کە ئابووری کوردستان پێش بخاتن من تقریبا 2-3 مانگ پێش راپۆرتێکم خین لەسەر وڵاتی ئیسرائیل لە ساڵی 2019 لیستێک هەبوو لە 15 کۆمپانیای تەکنۆلۆژی ئەو ئەپانەی کە دروستیان کردیە ئەو ئستارتاپانەی کە ئەپێکیان دروست کردیە خزمەتێکیان دروست کردیە دەستیان پێ کردیە بە فروشتن یەکێکیان ڤالیوی ئەو کۆمپانیا ئەو ستارتاپە گەشت بە 15 میلیارد دلار ئیتر ئەو شتە ئەگەر ڕوون بکرێتەوە بەلعکس دەبێت بیر بکەیتەوە ئایتی بوارێکە کە پارە ڕۆلی زۆر کەم دەبینیت لەوەی کە بتوانانی ئیشی تێدا بکەیت و ئەگەر ئیشی جددی لەسەری بکرێت سۆرسێکی زۆر گەورەیە بۆ داهات ئیتر ئەو قسەم قبول نییە کە بۆ ئەوەی کە بتوانانی لەو بوارە پێشکەوی پێویستی بە پارەیە خاڵێکی دیش گرنگ بوو حەزم کرد ئیشارەت پێ بدەم جەماعەت باسییان کرد حکوومەت ئەگەر بێوێتن ئالتەرنێتیڤێک بدۆزیتەوە بۆ ئەوەی کە کوردستان دیپندنسی کوردستان لەسەر نەفت کەم ببیتەوە بێجگەلەوەی کە ئاگادارم لە پلانی حکوومەتەیە کە لەسەر بواری کشتتوکار ئیشکار من پێشنیار دەکەم دوو ئەوەندە زیاتر احتمام بدات بە ئایتی و احتمام بدات بە گەنجی کورد بڕوای بە گەنجی کورد هەبیت و بە شەریکاتی مەحەلی هەبیت کە بتوانن ستارتاپی تەکنۆلۆژی دروست بکرێت بۆ ئەوەی کە ئەوە ببیتە مایەی ئەوەی کە داهات پێی دروست بکرێت بۆ ئاگاداری گەنجەکان لە مانگی ڕابردوو RFP ینی شەریکەیەکی بریتانی RFPیان بۆ ئێمە نات داوای ERPیان کرد ئێمە وەکو شەریکەیەکی لۆکال زۆر لامان گرنگە کە بزانین لە ئەو سەری دنیا ئەپرۆچی شەریکەیەکی مەحەلی لە هەولێر کرا داوای پرۆپۆزالیان کردیا بۆ ERP
ئەوە نیشانەیە ئەوەیە کە ئێمە دەتوانین کۆمپانیا دیڤلۆپ بکەین ستارتاپ دروست بکەین هەتا دەتوانین وا بکەین کە وڵاتانی دەوروبەرمان ئاوتسۆرسی ئەپلیکیشنەکانی خۆیان بینن بۆ کوردستان ئەگەر تەماشای ئیسرائیلیش دەکەین لە تەنیشت ئیسرائیل فلستین لەوانەیە داهاتیان کەم بیت نەفتیان نەبیت لەو 6-7 ساڵەی ڕابردوو تەرکیزێکی زۆریان کردیتە سەر ستارتاپ ئێستا خەریکە ناوانیش وەکو هیندیەکان ئاوتسۆرس پرۆجێک وەردەگرن بۆ ئەوەی وەریگرن دیڤلۆپ بکەن لە فلستین ئێمە دەتوانین بە جددی لەسەر ئەو مۆزاییشکەین چ وەکو کەرتی تایبەت چ وەکو کەرتی گشتی کە بتوانین ساپۆرتی ئەو مۆزا بکات زۆر باشە کاک شەماڵ دوای پرسیار بۆ جنابت بێ بەڵێ لە قسەکانی کاکیوا و کە گۆهدارە وەکو بڵێ تێگەشتێکی ڕوون هەیە یان خۆشەویستیەک هەیە بۆی کە گۆڕانێکی گەورە لە بواری تەکنۆلۆژیا لە ڕێ بە پێی ئەو کارنامەی کە بینیوانە بە پێ و دانیشتن و گفتوگویانەی کە هەبووە بەڵام بۆ من بەلامەوە ئەساسە کە گەنجێکی کورد کە خاوەنی پرۆژەی خۆیەتی وە دەستپێشخەری کاری خۆی هەیە و هەماهەنگی لەگەڵ خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستان و جوگرافیای کە ئێمە هەمیشە گرفتمان هەبووە لەگەڵی کە ئێمە ئاومان نییە کە ئێمە سنوورمان وایە داخراوە ڕیفراندۆم و حەدەسیەوە لە بوارە تەکنۆلۆژیاکە ئەم قەیدە شکێنراوە نەما بەڵام ئایا ئێوە وەکو گەنجێک چی پامێکتان هەیە بۆ گەنجانی کە لێرەن بۆی ئەو دەرەچە کە تەکنۆلۆژیا بۆ ئێمەی کردوێتەوە ئاسانی کردو بۆ ئێمە بتوانین لەگەڵ گەنجانی دەرەوەی ناو ئەو هۆڵە ناو ئەو وڵاتەشە مامەڵە بکەین و پرۆژەی بزنسی بواری تەکنۆلۆژیا دروستکەین کە بۆ خۆت نمونەیەکش باس کرد بۆم لە پێش گفتوگۆمان بێگومان دروستکردنی پەیوەندی لەگەڵ وڵاتانی دەرەوە کەسانی لێهاتووی وڵاتانی دەرەوە من بە پێویستی دەزانم چونکە لەبەرێ من بەو بابەتە تێپەڕ بوومە تەسەوڕکە من لە ئەمریکا کۆنێکشنم هەیە لە هندستان هەمە لە بەریتانیا هەمە هەمووشی لە ڕووی سۆشیال میدیاوە بوو و پرۆژەشم داوە بەوان و داهاتی بۆ منش بوو بۆ وانش بووە بەڕای من شەپۆلێک هەیە جیهانیە ئەگەر تۆش بچێ ناو شەپۆل لەگەڵیان بڕۆی خێراترە بی ڕوئیات زیاترە بێ و توانای زیاترت بۆ دێ و ئاگاشت لە دنیا دەبێ و ئەم بەڕای من کاگودارش باسی بابەتەکەی کرد ئۆنلاین پێرچەسین لە عێراق هەبووایە زۆر باش بوو لەبەرەوەی پارێکی یەکجار خەیاڵی دەهاتە بانکەکانی ئێمە من وەکو دیڤلۆپەرێک ئەگەر پرۆدەکتێکمە وایە ئۆنلاین دام بناوایە و پارەکەی بچواتە بانک بۆی هەبوو زۆر ئستثمارم کردایە لە زۆر بوارە و پارێکی زۆر لە کوردستان بڵاو بۆیەتەوە بەڕاستی ئەو بوارە ئێمەشی دەست پێمانی گرتووە بەڵام هەر چۆنێک بێت بێگومان پەیوەندی بەستن هەر سوودی هەیە و تااقەتی زیاتر دەداتێ بێگومان دەست خۆش بێت چاکیواتێ لەسەر ئەو بابەتە بە تایبەتی بە کورتی پێم بڵێ لەسەر پرۆسی بانکین و کاریگەری لەسەرەوە چکە لە سەرەکەەوە زان زۆر ڕاستە بە کورتی پێم بڵێ یەکێ لەو شتانەی کە من باسم کرد ئەبێ حکوومەت بڕەخسێنن بۆی کە ئەو BA کە کارتی تایبەت بتوانین تێ سەرکەوێت کارتی بانکیە کارتی بانکی لە کوردستان لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستانش بە تایبەتی کارتێکی زۆر وێرانە ئەوەش بابەتێکی سیادیە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی وەڕاستەوخۆ ئەو ئینفراسۆشە دروست بکات کە لە ڕووی ئینتەرناشنل بانکی گۆوانە بتوانین ئەومان هەبێتن هەتا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێتن بۆ نمونە سویفت کۆدی تایبەتی خۆی هەبێت بەڵام ئیمڕۆکە بە پێشکەوتنەکانی تەکنەلۆژیا ئەو ئاکتەرانەی کە بانک نین نۆن بانکینگ ئاکتۆرز ئەو ئینفراسۆرچەران ڕخسەخساندووە کە تۆ بتوانین لە ڕێگای مۆبایل واڵێت بۆ نمونە فاست پێی یان زین کاش یان ئاسیا حەوالە ئەتوانی ئەو ئینفراسۆرچەرە دروستکەی کە بتوانی خەڵک ئۆنلاین شت بکرێتن پێویستی بەوە هەیە کە لە هەندێک فۆرمەوەنە ئەو کۆمپۆننتەنە بگەن بێتری سە من ئاگام لە مەسەن فاست پێیە فاست پێی هەوڵ و تەخەڵایەکی زۆرە داد مەسەران لە ئینستاگرام و لاکاونتانە خۆی بناسێتن کە خەڵک بزانێت توانێت چی پێ بکات ئەگەر بێت و پەیوەندێکی نزیکتر لە بینی فاست پێی و مارکت و لەگەڵ ئینترپرنۆرشیپ ئەوانەی کە لەو مەجال ئینترپرنۆرشیپ ئەوانەی شەکەن نزیک بێتەوە ئەتوانی تۆ ئەو بەربەستە دەرباسکەی بەربەستی پەیمەند ئەگەر ناترە بۆەکەین کە پەیمەند مشکلی گەورەیە تەنات حکوومەتی هەرێمی کوردستان تا ئەو لە حەزش ناتوانێتن لە ڕێگای بانکینگی ڕێکوپێکە بەڵام هەر تەکنەلۆژیا خۆی بۆتە هۆی ئەوەی کە چارەسەری بۆ دۆزراوەتەوە دەستخۆش سپاس من ئەو کاتی کە بۆمان دیاریکرابوو یا کاتژمێری خۆمانمان وەرگرت سپاس بۆ ئێوە بۆ ئەو کاتی کە بەخشیتان بێ ئێمە سپاس بۆ میوانەکانم بەڕێز هیوا ئەفەندی کە سەرۆکی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری حکوومەتی هەرێمی کوردستانە و هەروە بەڕێز گۆهدار ئیبراهیم بەڕێوەبەری گشتی کۆمپانیا ئەورۆسۆفت
لەگەڵ کاک شەماڵ سەباح جێگیری بەڕێوەبەری بەشی تەکنۆلۆژیای زانیاری لە زانکۆی کوردستان. سوپاس بۆ زانکۆی کوردستان بۆ ڕوانگە و هەروەها بۆ ڕێکخراوی میزۆپۆتامیا کامومانی لێرە کۆ کردووە. سوپاس بۆ بەشداریەوەش.